دەمەوێت کۆتا پرسیاری ئەو بەشەمان بکەم بەگشتی ڕێنمای چیە بۆ دایک و باوکان بەرامبەر هەرزەکارەکانیان چۆن مامەڵە بکەن؟ ڕاستەکەی زۆر گرنگە دایکان و باوکان وەکو سەرتاش باسم کرد شارەزایی زۆر باشیان هەبێ ئەم بابەتە بابەتێکی زانستیە بابەتێک نییە من بتوانم احتیمات بکەمە سەر پەروەردەی فلان کەسی خزمم یان فلان کەسی جیرانم یان نازام ئەمانە بابەتێک کە زانستیە منداڵێک لە منداڵێک جیاوازە شێوازی مامەڵەکردنی هەندێک هێڵی گشتی هەیە بەڵام تایبەتمەندی کەسەکانیش هەیە بۆیە زۆر گرنگە دایکان و باوکان بایەخ بەم بوارە بدەن کاتێ منداڵەکانیان گەورە دەبن ئەوانیش لەگەڵ منداڵەکان زانستی خۆیان فراوانکەن زۆر نەگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە ڕابردوو بەسەر خۆیان هاتووە چونکە ئێمە لە زەمانێکی جیاوازە ژیاوین هەمیشە خۆیان نوێ بکەنەوە لە پەروەردەکە بە بەردەوامی دەبێ خۆیان نوێ بکەنەوە چونکە زۆر پەنانە بن بۆ پێمان وایە بەشێک لە دایکان و باوکان وا تێدەگەن کە منداڵەکانیان گەورە بوون لەم قۆناغا ئیدی جامەجای ئەوەیە کە ئێمە نسیحەتیان بکەین نسیحەت و ئامۆژگاری یەکێکە لە ڕێگا هەرە خراپەکان لەو تەمەنەیە بە تایبەتی لەبەر ئەوەی ئەم کەسە بەم شێوە وەری ناگرێت لە بری نسیحەت و ئەمە باشترە کە بەڕەفتار بە شێوەی کردداری لە دایک و باوکی شتی با بڵین مامەڵەکردنی جوان ببینێ قبولکردن ببینێ ئەمانە دەبنە ئامۆژگاری ئەمانە دەبنە سەرچاوە بۆ بەهێزبوونی ئەو تازەلاوە تا بتوانێ ئەم هەڵچوون و گۆڕانکاریانەی خۆی جارێکی تر بە وەکو دەڵێ بەخێر بشتێنێتەوە بەسەر خۆیدا دەست خۆش بێ مامۆستا بۆ هەموو زانیاری باشەکانت دەچینە سەر بەشی دووەمی پرۆگرامەکەمان هەندێک وێنە هەیەبێکەوە سەیری دەکەین و لێدوانی خۆتی لەسەر بدە بەسەرچ. بە خۆشحاڵیەوە لە بەشی دووەمی پرۆگرامەکەمانین لەگەڵ مامۆستا هەمزە بەردەوامین بە خۆشحاڵیەوە هەندێک وێنە هەیە لەگەڵ مامۆستا قسەی لەسەر دەکەین بەیەکەوە کە بزانین مامۆستا لێدوانی لەسەر وێنەکان چیە. مامۆستا هەمزە بێگومان کۆمەڵێک وێنە لێرە دەبینین هەمووشی باسی هەرزەکاری دەکەن دەمەوێت لە وێنە یەکەمەوە دەست پێ بکەم دەڵێ لە منداڵیدا چی بچێنی لە هەرزەکاریدا دەیدووریتەوە و وێنەکەش دەبینێت کە خێزانێک بەیەکەوە دڵخۆشن. ئایا لێدوان لەسەر بابەتە چیە؟ بێگومان من هاوڕام و وەکو لە ناو بەرنامەکەی بەش یەکەمیش باسمان کرد کە کاریگەری تەمەنی منداڵی زۆر ڕۆشن و دیار و بەرچاوە لەسەر تەمەنی تازەلاوی یان هەرزەکاری بۆیە ئەمە ڕاستیەکی حاشام مەگرە. دەست خۆش مامۆستا